خوێندنگە بێ ئەوە کتێب مامۆستایە ئەگەر کتێبخانە چارەسەرگە بێت ئەوە کتێب چارەسەرکارە جا ئێمە ئەمڕۆ باز لە سوود و گرنگیەکانی خوێندنەوە دەکەین بۆ مرۆڤ لەگەڵ ئەوەشدا ئایا کام گەل یاخود تاکی کام ناوچە و کام وڵاتان زیاتر گرنگی بە خوێندنەوە دەدەن هەندێک جار بازەوە دەکرێت کە وڵاتانی گەلانی ڕۆژئاوە یاخود تاکی ڕۆژئاوە زیاتر گرنگی بە خوێندنەوە دەدەن بە بەراورد بە ڕۆژهەڵات و ئەگەر بە دیاریکراوی بازە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان کەین گرنگیەکی کەمتر و باخەیی کەمتر بە خوێندنەوە دەدەن هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتوانێت بۆچی کەمتر گرنگی بە خوێندنەوە دەدرێت و لەگەڵەوەشدا ئەو فاکتەرانە ئەو پاڵنەرانە چین کەوا لە کەسێک دەکات یانوا لە مرۆڤ دەکات بۆەوەی کە بخوێنێتەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا کتێبخانەی گشتیمان زۆرە بە دیاریکراوی یا بڵین بە نزیکەی 94 کتێبخانەی گشتیمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵام هەتا ئێستاش بەپێی ئەو ئامارانەی کە ساڵانە دەخرێتە ڕوو ژمارەی سەردانکردن بۆ کتێبخانە گشتیەکان کەمە جا کەواتە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە کتێب خوێندنەوە یاخود خوێندنەوە بەگشتی ببێتە کللتور زۆر جار دەبینین یاخود ئەوە دەبیستین کە دەڵێن تاکی وڵاتانی ڕۆژئاوا هێندە گرنگی بە خوێندنەوە دەدەن لە کاتی جگەلەوەی کە کاتێکی دیاریکرا و تەرخان دەکەن بۆ خوێندنەوە لە دوای ئەوەش یا بەدەرلەوە هەر دەرفەرێکی تریان بۆ بڕەخسێت ئەوە دەخوێندنەوەوانێ و گرنگی بە خوێندنەوە دەدەن لە ناو پاسا بێ لە ناو تەکسیا بێ لە چاوەڕوانی پزیشکا بێ یا لە هەر کاتێکی تردا بێ گرنگیەکی زیاتر بە خوێندنەوە دەدەن ئەو دەرفەتی کە هیانە بە خوێندنەوە بەدەستی بەڕێ دەکەن جا چی بکرێت لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە خوێندنەوە و کتێب خوێندنەوە ببێت بە کللتور و کتێبخانە لە نێو ماڵەکانماندا هەبێت بۆکو ئەوی کە گرنگی پێ بدرێت بۆ خوێندنەوە نەک ئەوکۆی کە وەکو دیزاین وەکو جوانکاری بەکاربهێنرێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەردەڵان عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕن و لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەجامادێن کاکە ئەردەڵان بەیانیت باش و بەخێراتی بەیانیەوەش باش زۆر سپاس بۆم بانگەشتە و وای سەرکەوتن بۆ خۆتان و ستافی بەرنامە زۆر سپاس بەخێر بێ سەر چاوان کاک ئەردەڵان پێش ئەوەی کە باسی ئاستی خوێنەر بکەین لە هەرێمی کوردستانە پێم خۆشە باسێک لە کتێب و گرنگی کتێب بکەین بۆ خۆی لە پێشدا بزانین گرنگی چییە بۆ مرۆڤ بووە چی بە مرۆڤ دەبەخشێ گەر بخوێنێتەوە دووبارە زۆر سپاس دیارە هەڵبژاردننیەم بابەتە بابەتێکی گرنگە و بەداخەوە ینی ئێمە زۆر گرنگی پێناین لە حاڵەتێکە پەیوەندێکی ڕاستەخۆی بە مرۆڤەوە هەیە پێش بەرنامەکە باسی داهێنانە گەورەکانتان کرد تەبعاً یەکەمین داهێنانی گەورەی مرۆڤ نووسین و کتێب بووە ئەویش لە بڵین لە میزۆپۆتامیا بۆ لێرە بۆ لە عێراق بەداخەوە ئێستا ئێمە یەکێکین لە وڵاتانی کە کەمتر گرنگی بە خوێندنەوە و بە نووسینی لە حاڵەتێکە عێراق یا بڵێ میزۆپۆتامیا یەکەمین نووسین لێرەوە بۆ یەکەمین ئەلفەبێت هەر لێرەوە بووە وە گەورەترین کتێبخانەش لە مێژووشدا کتێبخانەی ئاشووربانی پاڵە کە ئیمپراتۆریەتی ئاشووری بۆ لە نینەوە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕەوشەکە بەو شێوەیە کە بڵێن ئێمە لە ڕیزی ئەو وڵاتانەی کە ناخوێنینەوە گرنگی بە کتێب ناین لەسەر پرسیارەکەی جەنابتان گرنگی کتێب چێ دیارە کتێب وە خوێندنەوە وەکوتم پەیوەندێکی ڕاستەخۆی بە مرۆڤەوەیە بە تایبەتی بە مێشکی مرۆڤەوە ینی تۆ خوێندنەوەی کتێب وەکو وەرزشێک وایە بۆ مێشکی مرۆڤ ئاسوی بیرکردنەوەی فراوانترەکات دنیابینینی فراوانترەکات و لە ڕووی مەعریفەشەوە بڵین زانیاری زیاتری هەیەێ دوایەوە لە ڕووی زانستی شۆئێستا بۆ نمونە هەموو داهێنانەکان تۆ لە ڕێگەی کتێبەوە بڵێن ئەو زانیاریانە وەرەگری پزیشک لە ڕێگەی کتێبەوە فێری پیشەکەی خۆیە بێ ئەندازیار بە هەماشی ینی هەموو پیشەکان لە ڕێگەی کتێبەوە ینی تۆ گەر کتێبێک نەبێت و ئەزمونونەکانی پێشووتری بۆ کۆ نەکرد بیتەوە ناتوانانی بڵین لە ڕووی زانستیەوە پێشکەوی لە سەرەتای داهێنانی کتێبیشتا بۆ کۆکردنەوە و حەجزکردنی ئەو ئەزمونە یان ئەو شتێک کە هەڵیگری بۆ گیری داهاتووە یان بۆ خۆش دەبیرە نەچێتەوە لە لایەکی کەوە بڵێن ئەمڕۆ کتێب لە ڕووی دەرونیشەوە سان تۆ زۆر جار کەسێک تووشی
حاڵەتێکی خەمۆکیە بێ ئەمانە شعرێکی جوانە خوێنێتەوە یان چیرۆکێکی جوانە خوێنێتەوە ئەمە ئەبێتەوە ئەوەی کە بڵین ڕووی دەرونیشەوە تۆزێک بڵین ئارامی کات کاریگەری هەبێت لە هەمان کاتیشدا ئەوەی پەیوەندی بە فکرەوە هەیە بۆ نمونە هەموو مرۆڤێک هەڵسوکەوتەکانی بەرامبەر خۆی بەرامبەر دەوروبەری بەرامبەر بەجیان بەپێی ئەو فکر و بۆچوونەیە کە لە مێشکایەتی چەندە فکری ئەو کەسە فراوان بێت کراوە بێت هەڵسوکەوتەکانیشی بەرامبەر بە دەوروبەری جوانترە بێت و باشترە بێت کەسێک هەڵگری بیرێکی توندڕەوانە و خراپ بێت هەڵسوکەوتیشی بەرامبەر بە دەوروبەری خراپ بێت لەبەرەوە بڵین کتێب ئەتوانین بڵین دەرگایەکە بڵین کلیلی دەرگایەکی گەورەیە بۆ فراوانبوونی مێشکی ئێمە بۆ وەرگرتنی معریفەی زۆر لە هەموو بوارەکان پێشکەوتنی وڵات یاخود دەوڵەمەنی و هەژاری وڵاتەکە بەگشتی ئاستی لانی ئابوورەکەی و ئاستی تاکەکان هیچ کاریگەری هەیە لەسەر خوێنەوەگەر کەسێک دەوڵەمەند بێ وڵاتی پێشکەوتو بێ زیاتر گرنگی بە خوێنەوە بدەن و بە پێچەوانەوە پرسیارێکی گرنگە تەبعا من بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی یونسکۆ هەموو ساڵێک ئاماری تایبەتی خۆیەکە بە لەبارەی کتێب و چاپەوە و لە ساڵی 1995شەوە لە 23 نیسانیان هەڵبژارد بۆی بیکەنە ڕۆژی کتێب ئەمەش پەیوەندی بەوەیە کە لەو ڕۆژەیە کۆمەڵی نووسەری جیهانی لەدایک بوون لەوانە شکسپیر شانۆنووسی بەریتانی و سێرڤنتاس خاوەنی ڕۆمانی دۆنکیشۆت کە نووسەرێکی ئیسپانیە لە 23 مانگەکە ئەمەیان داناوە ڕێکخراوی یونسکۆ ساڵانە ئامارەکات بۆ کتێب چاپکردن بۆ خوێندنەوە بەداخەوە ماوەی چەندین ساڵە ئەو ئامارانەی کەیکە هی ئەم ناوچەیە زۆر خراپە و مەسەلەکەش پەیوەندی بە هەژاری دەوڵەمەندیەوە نیە بۆ نمونە هیندستان کە بڵێن وڵاتێکی زۆرینەی خەڵکەکەی توانین بڵێن هەژارە بەڵام پلەی یەکەمی هەیە لە جیهاندا لە ڕووی خوێندنەوەی کتێب هەفتانە 10 سەعات تاکێکی هیندی خوێنێتەوە پلەی دووەم تایلەندە کە وڵاتێکی زۆر دەوڵەمەند نییە 9 سەعات لە هەفتەیەکە خوێنێتەوە چین هەفتانە 8 سەعات دەخوێنێتەوە لە حاڵتێکە ئەمریکا کەیکێکە لە وڵاتە ینی زەرهێزێکی جیهانە و وڵاتێکی پێشکەوتووە پلەی 23 هەیە لە جیهاندا وەلەو ئەوانی ژیانی هێشتا لە چاو ئێمەیە باشترێکن بەڵام ئەمریکا پلەی 23 هەفتانە 6 سەعات دەخوێنێتەوە بەزان تاکێکی بەڵام لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی کە ئێمەش بەشێکینەوە تاکێکی بڵین ئەم وڵاتانی عەرەبی ساڵانە 7 دقە خوێنێتەوە ساڵانە 7 دقە یعنی وەک بڵێ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چ ڕیزبەندێکت لایە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مصر پلەی یەکەمە ینی بەو شێوەیە کە هەیە دوایەوە عێراق ینی ئێمە هێشتا هەر باشین لە ئاستی ئەوینانە بۆ کتێب چاپکردنیش بۆ نمونە ئێستا ساڵانە لە ئەمریکا تەمان ئەمریکا لە ڕووی کتێب چاپکردن و عینوانی کتێبەوە پلەی یەکەمی هەیە لە جیهانە ساڵانە 85,000 عینوانی کتێب چاپەکری لە ئەڵمانیا کەم خۆم ماوەیەکی زۆر لەوێ بووم ساڵانە 70,000 عینوانی کتێب چاپەکری لە وڵاتانی عەرەبی ئاستی خوێندنەوە لە ئەڵمانیا چۆنەوەتە لە ئەڵمانیا ژەر پلەیەکی باشی هەیە یعنی لە ئەڵمانیا هەرچەندە بڵێن ئەمڕۆ تەکنۆلۆژیا تا ڕادەیەک زەرری هەیە و لە هەموو ژیان بەڵام لەوێ بۆ نمونە باسی میترۆ کرد و قتار و ئەوانە کاچتە ناوانام و کتێبێکی بەدەستەوەی بڵێن ئەو کەسە ئەخوێنێتەوە لە زۆربەی مەحەتەی قتارەکانە کتێبخانە هەیە لە زۆربەی بازاڕە گەورەکانە بڵێن کتێبخانە هەیە شتێکی کەش دەوێت کە جوان و بەلامەوە سەرنجڕاکێشە ئەوان هەموو سەری ساڵێ بڵێن لە 12 تا 1 مانگ تا بڵێن کۆتایی ئیتمانگی دیسەمبەر دیاری بۆ یەکترە نێرن بە بۆنەی سەری ساڵەوە دیارەکان کتێبە بێ بەشێکی زۆریان کتێبە یعنی کاتیا و کتێبخانەکانەوە هەموو بڵێن هینی تایبەتیان هەیە بۆ مانگای تر
من بەشێکی زۆری کتێبەکان کە کڕیومە لەو کاتانەیە کڕیمە بڵێن کەمتر هینیەکەن لەبەرەوە بڵێن ئەو وڵات ئاجا بەسەڵەن بۆ ئەو وڵاتانەوە بۆ ئێمە وا هاتوین دیارە ئەمەش کۆمەڵی بەڵێ خۆی کۆمەڵی هۆکاری هەیە بۆ نمونە یەکەمیان سیستەمی خوێندن ینی تۆوان هەر لە مناڵیەوە بڵێن ئەو مناڵەکان فێریەوەکەن کە بخوێنێتەوە ینی بەپێ ئەو ئەمارەی کە لای منە بۆ نمونە لە مناڵێکی ئەمریکا ساڵانە هەفتانە 7 سعات ئەخوێنێتەوە مناڵێکی لە وڵاتانی عەرەبی 6 سعات لە ساڵێک ئەخوێنێت ئەمە سیستمی پەروەردەمە بەس سیستەمی پرۆسێسی خوێندن مەسەڵەن تۆ پرۆسەی خێزانی یان پەروەردەی خێزانی با سەرەتا لە خوێندنەوە بڵێ خوێندن مەسەڵەن تۆ لە قوتابخانەکان کە ئەگەر فێری خوێنەوە بکرێن زان کتێب چۆن ئەخوێنێتەوە گرنگی چییە و بۆچی باشە و ئەوانە ئەوواکە کە مەسەڵەن تۆ هەر لە مناڵیەوە حەزێکی خوێندنت تیابێت دوایەوە لە ماڵەوەش مەسا ئێستا زۆربەی ماڵەکان جاران وا بە هەموو ماڵە کتێبخانەی تیاوە ئێستا هەست من چەند کتێبخانەوە بکەم جوانیە ئەمە تۆ گرنگە مەسەڵەن لە خێزانە هەوڵ بی دوایەوە مەسەڵەن لە قوتابخانەکانە ئێستا تۆ گەر سەیریشکەیت لە قوتابخانە ئەهلیەکانە هەر گرنگیان بە خوێندنەوە سام برادرم هەیە کتێبخانەی هەیە ئەڵێ ئەوەنەی کتێبی ئینگلیزی ئەڕواوەنە کتێبی کوردی و عەرەبی ناڕوا بۆ چونکە لە قوتابخانە تایبەتەکانە ئەو سیستەمە هەیە کە مەسەڵەن خوێنکار بڕوا کتێبێ بێنێ بیخوێنێتەوە ئەمانە دوایەوە وەکو پێشبڕکەی لەکەن فێری حیواریەکەن مەسەڵەن لە ئەڵمانیا و لە زۆربەی وڵاتانی تریش هەفتانە ڕۆژێک دانێن بۆ نقاشکردن بۆی ئەو کەسە بێت قسە بکات سان فێری سیمینار بێ فێری دیبی ئەوە نییە ئەوانە هەر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە ینی کێشەکانی لە کوردستانە ئەوەیە ئێستا ئەمە تۆ واز لە خەڵکە بڵێن خەڵکی زۆرینەی خەڵکەکە بێنەکە بڵێ ئەوەی کە خۆی بە ڕۆشن بیدانانێ و ناخوێن بەس ئێمە مشکیلەکەوەیە نووسەر و ڕۆژنامە نووسەکەشمان ناخوێنێتەوە خوێنکارەکە ناخوێنێتەوە یعنی تۆ ئێستا ئەمە بەشێکی زۆر ڕۆژنامە نووسەیە خوێن نووسەر هەیە خەڵکێکی زۆر مەسەڵەن لە ئاستی لە بواری ڕۆشنبیریە کارەکات ئەمانەش ناخوێنەوە کە پێویستە بخوێنەوە باسی شوێنە گشتیەکان ئێستا تۆ چەند نەچیتە عیادەکانەوە ینی هەمووی مجلەی تیا هیچ 4 ساڵ لەمە پێش هی 5 ساڵ لەمە پێشەوە ینی شتیان شتێک نابینی بڵێن کە تۆ بڵێن هەر ئەو کاتێک کە لەوەی بڵێن 1-2 ڕۆژنامەی باشی تیاوێت کتێبێکی باشی تیاوێت چاوانەکانی ئێرەش بۆ بینینی پزیشک هەڵبەت کاتێکی زۆری کاتێکی زۆری ئەوێت وانە کتێبێک دانێن باشترێکە یان گۆوارێک دانێن چی فاکتەرە یاخود چی پاڵنەرە بووی کە کەسێک بێوێت بخوێنێتەوە گرنگی بخوێنەوە بات خۆی کۆمەڵە فاکتەر هەیە سەرەتا شەخصیە مەسەڵەن هەیە خوێنێتەوە بەس بۆ ئەو مادەی کە ئەوێت چەند کەسێکی ئەکادیمیە یا خوێنکارە ئەو بابەتی کە ئەوێ کە زانستە پێویست اختصاسی هەیە ئەخوێنێتەوە هەیە حەزە زان حەزی لێ بڵێن ڕۆمانێکی ئەوروپی بخوێنێتەوە ڕۆمانێکی شەرقی بخوێنێتەوە حەزی لێ لە بووە حەز دەوری زۆر زۆرە دوایەوە پەیوەندی بەوەیە کە بڵێن زۆر جا تا ڕادەیەک دەوروبەریش دەوری هەیە چەند تۆ گوێلێڵی کتێبێکم خوێنێتەوە جوانەوە خۆشە و باشە و ئەو کەسەش بڵێن واکە کە خوێنێتەوە لە هەمان کاتیشێر دروستە کاکردەڵەن جاری وایە کەسێکە خوێنێتەوە دەوروبەر گاڵتەی پێکاڵەوە تۆ خەریکی چیت ئاگا لە دنیا نیە سری تەلەڤیزیۆن کە یا سری مۆبایل کە باشترە ئەوە لێرەیە بڵێن ئەوەی کەوای کردووە کتێب و خوێنەوە بکەوێتە دواوە بەشێکیشی پەیوەندی بە تەکنەلۆژیاوە هەیە کە بڵێن ئێمە لە هەموو جیانە تەکنەلۆژیا ئەمڕۆ وای کردو کە زەربەیە با لە خوێنەر ئەمەش لەبەرەوەی وای کردو کە بڵێن سەرچاوی معریفەکە بێتە ئینتەرنێت و فەیسبوک و ئەم بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان
ئێستا ئەمڕۆ جاران شکرێت قسەکە بیر نەچێتەوە کاکردەڵان کە باسی تەکنەلۆژیات کرد هەر ئەو وڵاتانی کە تاکیان زۆرترین خوێنەریە یاخود زۆرترین کتێبە خوێنێتەوە هەر وڵاتانە خۆشیان داهێنەری تەکنەلۆژیات بەڵام باخ بە خوێنەوەکەش بەڵام ئەوان کولتورێکیان هەیە کولتورێکی خوێنەوەیان هەبووە زیکەی 150 ساڵە 200 ساڵە کتێب خوێنەوە لەوێ بووەتە بڵێن بەشێک لە ژیانی ئەو خەڵکە بە حەزەکەمەوەش پێ بڵێم یعنی یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی ڕۆمان خوێنەری ژن بووە لە بەریتانیا چونکە ئەو کاتە لە بەریتان لە سەدەی 1990 بڵێن بە ژنان زیاتر کاتیان هەبووە و لە ماڵەوە بوون ویان کردو کە بڵێن ڕۆمان خوێنەوە کتێب خوێنەوە ئەمەش وای کردو کە ڕۆمان پێشکەوێت و کتێبیش لە ڕووی چاپکردنەوە پێشکەوێت تۆ ئێستا ئێمە کام نووسەرەمان زۆر ناسراوە زۆرینە کتێب ینی فرۆشی کتێبی ناگاتە هەزار نوسخە من کتێبم لایە هی ساڵانی 10,000 نوسخەی لێ چاپ کراوە 10,000 نوسخە مثلا تۆ ئێستا هەیە لە ساڵانی 80 و 70کانە خەڵکی احتیادی نەک نووسەر و ڕۆشنبیر و خەڵکی احتیادی چۆ لە کتێبخانەکان سەرێگەتەوە تاوەکو کتێبێک کە دەرچووە خەڵک تامەزرۆی کتێب بووە ئەمەش بەڕاستی ئەمە ڕاستە تەکنەلۆژیا دەورێکی خراپیەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەتوانین بڵین سیستەمی پەروەردە و سیستەمی سیاسیش یانی ئێستا لە 80کان و 70کانە کەسێکە بووە بە ئەندامی حیزبێک سەرەتا خستە حەلقەی سەقافیەوە حەلقەی بازنەی ڕۆشنبیریەوە کۆمەڵە کتێبیان تا بخوێنێتەوە تا ئاستی دنیابینی خۆی فراوان کات ئەنجاوە ئێستا بڵین ئێمە پارتە سیاسەکان ئەنی ئەوانجر گرنگی نایەن بە کە ئەمانە دەوری زۆریان نەبێت کە مەسا خەڵک هاندەی بۆ خوێندنەوە کردەڵا بۆ پێیکە بەڕێستان هەم نووسەرن هەم وەرگێڕیشن لە هەرێمی کوردستاندا و تاکی کۆمەلگای کوردی ئەوەی کە ئەخوێنێتەوە زیاتر کتێبی نووسەرە کوردەکان ئەخوێنێتەوە یاخود نووسەرە بیانیەکان و ئەوانەی کە وەرگێڕان بۆ سەر زمانی کوردی کامیان ئەوە یەکێکە لە معاناتەکانی نووسەری کوردی بەداخەوە ئێستا زۆربەی چاپخانەکان کە کتێبیان بۆ بەی هەتاهی وەرگێڕ هەتاوەکو هی نووسەری ژیانی بێت هەتا وەرگێڕان بێت نووسین وەرناگرن یانی لەبەرەوەی چونکە خەڵکی بەگشتی وای لێ هاتووە بڵێن بابەتی وەرگێڕان نەخوێنەوە تاوەکو نووسین ینی باشە بۆچی کاکردەڵان کەم تەرخەمیە لە نووسەرەکانمانە هەیە کە نەیتوانیوە خۆی بگەێنێتە خوێنەری کورد یان وەڵاوەش دوو چەندلایەنێکی هەیە لەوانە بێ بەشێکی پەیوەندی بە نووسەری کوردەوە هەبێت وەکو جەنابەیڵی بەڵام لایەنێکی کەشی ئەوە هەیە کە بڵێن ئێمە زیاتر واخراوەتە مێشکمان کە ئێمە داهێنان ناتوانین بکەین داهێنان هەر لای خەڵکی ترە بەڵام ینی وایە بەڵام ئێمە ئەوانەی لە تا ڕادەیە دەستگای چاپ بەخشەکانیش دەوریانەیە کە زیاتر گرنگی بە و وەرگێڕانە نایەن و حکوومەتیش هیچ هاندەرێک نییە هیچ هانی نووسەران نایەت جاران باش بوو بڵێن تا ڕادەیەک پرۆژەیەکە بوو پرۆژەی داهێنانەوەوانە بەڵام منە ڕەخنەیان گرت و نووسەرە بوو ئەوەشیان نەهێژانی بەڵام تۆ گرنگە مەسا هاوکاری نووسەر بکەی هاوکاری بڵێن ئەو خەڵکانەکە بکەی کە داهێنانەکەن لە بواری معریفەیە ئێبەستۆ ئێمە ئەمڕۆ هیچ هاندەرێ نیە هەموو بڵێن وایان کردو کە بڵێن ئەم قەیرانی داراییە و بە پلەی یەکەم پەلاماری لایەنی ڕۆشنبیریە ئەمە ژەر خراپە بەڵام تا ڕادەیەکە و وینەژەیە بڵێن دیدگای کۆمەلگای کوردی وایە کە بڵێن بابەتی وەرگێڕانەکە زیاتر لای خوێنەری کورد لێرە ناونیشانی بابەتەکە یاخود ناوەڕۆکی کتێبەکە هیچ کاریگەری هەیە بۆ سەرنجڕاکێشانی خوێنەر یان بڵێم نووسەرەکانی ئێمە هەتا ئێستا نەیانتوانی ئەو بابەتە جیهانیانە بنووسن یان هەشە نووسراویشە بەڵام هەر گرنگی بە وەرگێڕاوە بیانەکانەدەن با نووسەری کورد هەوڵیاوە بڵێن ئەو ئێستا بڵێن ئەو بابەتە گرنگانەی کە لە جیهانە باسەکرێت بڵێن نووسەری کوردی شتوانیوێتی دەرەقەتی ئەو بابەتانەیەت و وە لە ڕووی شێواز و نووسینیشەوە
بڵێن ئەمڕۆ نووسەرانی کورد تا ڕادەیە داهێنانیان لەوە کرد بەڵام ئیتر ئەمە هینە بڵێن بەو شێوەیە وەک بۆ ئەڵێ باوە وەتە باو کە بڵێن زیاتر گرنگی بە لایەنی بڵێن بابەتی وەرگێڕانە درێت هەتاوەکو کتێبەکان هیچ کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی خوێنەر کاتێکە کەسێک ئێوە بخوێنێتەوە کتێبێکێتە بەردەستی پێشەکە بە کتێب کەوتەوە تۆ ئێستا ڕۆمانێک مەخۆم کە چەند ساڵا خوێنمەوە و نووسەریشمەوەوانە 5 تا دەلاپەڕی یەکەم سەرنجی خوێندن ڕانەکێشێت وازنین ینی لە 5 لاپەڕە تا دەلاپەڕێت لە هەموو عالەماوە تۆ کە تا 5 دەلاپەڕە چ شێوازی نووسینەکە ئەبێ ماگێت ینی بڵێن ینی مقناتیزیەکی تیابێ ڕاوکێشێ کە تیان نەبێت ئیتر تۆ وازینێنی ئەمە ینی یەکەم شت شێوازی نووسینە بڵێن کە گرنگە فۆرم دووەم ناوەڕۆکەکەیە شێوازی نووسینەکە کاکە دەڵان مەبەستت لە زمان پاراوی و زمانێکی سادەیە یان ئاخە شێوازی نووسین ئێستا با ئێمە هەر لەسەر ئەدەب قسە بکەین زۆر هینی نەکەین چونکە بابەتی علمی شێوازی خۆیە نووسێت بۆ خوێنەری خۆی هەیە تۆ بەسا وەک کەسێک خوێنکاری فیزیایی علاقە نیە چی بە دوای معریفەکە یاگەڕێم بەڵێن زانست بەڵام لەسەر ئەدەبەکە لەسەر ئەدەبیات لەسەر ڕۆمان و چیرۆک پێشە موستێ بڵێن ناوەڕۆک ڕاستە گرنگە بەڵام تۆ ئێستا بە موادی دروستکردنە هەبێت چیمەندۆ هەبێ گەچە هەبێ هەموو شتێکە هەبێ بەڵام شقلێکە نەبێ شێوازێکی هەندەسی جوایی نەبێ دروست نابێت شێوازی نووسینی شواییە زمانە مەسەڵەن کە گرنگە یەکەم جار بۆ نمونە گری ئەدەبیە گرێسنەیە بڵێن سێم دیالۆگەکان چۆن داڕژی پاڵەوان بڵێن کەسایەتی ناو ڕۆمانەکە و چۆن بڵێن داڕژی چۆن حرەکەکەن پاشان بڵێن مۆنۆلۆگە بڵێن ئەوەی کە لە ناخۆ ئەو کەسە خۆی قساک حکایەتی گشتیەکەیە بڵێن دوایەوە ڕیزبەندیەکە تۆ چۆن ڕێکیەخی ئەو حکایەتێکە با تۆ پێچێ هەوبێ حکایەتێکی باشە بەڵام نازای چۆن ڕیزبەندی بکەیت زمانەکە و تا چەندە شعریە تا چەندە ئاسانە تا چەندە ئەگا بە خوێنەر دوای ئەوە مەسەڵەن تا چەندە خۆ لە ئاڵۆزی و دەستەواژە و شەی قەبە و هین تۆلانە بشتە بخوێن ئەمانی ئاماژت پێکرد ئەم خاڵانە بۆ وەرگێڕانەکەش دروستە زۆر جار گلەی لە وەرگێڕەکان ئەکرێت دەڵێ حەقی خۆی نە بە نووسەرەکە نە بە تێکستەکە کاتێک کە وەرگێڕانی بۆکە وەرگێڕانێکی حرفیە بۆی ئەکرێت و خوێنەر لی تێناگا خۆی ئەوانەی کە باسم کرد گرنگە زایدەن لە هەمووی گرنگتر بۆ وەرگێڕ ئەمانەتە تۆ بێ پێشە مشتێ بە ئەمانەتەوە ئەو دەقەی لە بەردەستا وەریەگێڕی چکەوە تۆ هی خۆنی هی کەسێکی کێ تۆ ئەوەی ئیشتە وەریگێڕی ئەمە ئەو دووش زانینی هەردوو زمانەکەیە هەم زمانەکەی خۆ بەشزانی هەم زمانی بێگانە سێ مەسەڵەن بوونی وردەکاری زمانە تۆ پەندی پێشینانە مەسەڵەن شێوازی بڵین داڕشتنەوەی شعریە وێنی شعریە لەوانە بێت تۆ ئێستا شعرێک لە شعرێکی کوردی تۆ خوێنەرێکی کوردی خوێنیتەوە زۆر جوانە بەڵام ئەو وێنە شعریە لای کەسێکی ئەڵمانی وانەوێت ئەویش پەیوەندی بە تەرجمەکەوەی کە بتوانێت ئەو دنیایی ئەو دنیا و فەزایی ئەو نووسەرە گەڕێنەوە بۆ ئەو وەرگێڕەکە ئەمە بڵێن کۆمەڵێ هینە دوایەوەش ڕازگۆییە سەڵەن تۆ گەر شتێک پێی ناوێتی تو ناتوانین تەرجمەیەکەی بۆیکی دەستی بەوە بە تەرجمەی حرفیش هیچ کاتێک بۆ ڕۆمان چیرۆک شعر بە کەڵک نایە حتا بۆ بابەتی زانستیش چونکە کۆمەڵی وشە هەیە تۆ یعنی لە زمانی ئەڵمانی ئەگەر هەنێک وشە هەیە یان هەنێک پەندیانێ دەقاودەق تەرجمەیەکی بۆ سەر کوردی زۆر جیاوازە و لەبەرەوە بڵێن ئێمە ئەبێت لە کاتی وەرگێڕانی شاوانە هەبێت و ئەمڕۆ خۆشبەختانە خوێنەری کوردیش تا ڕادەیە وەسەلیقەیە توانێت بڵێن وەرگێڕی باش و وەرگێڕی خراپ جیا بکاتەوە بەڵام لە هەمووشی گرنگترەوەیە کە حکوومەت بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری خۆی
لیژنەیەکی باشیانەوێ بۆ هەڵسەنگاندنی ئەو دەقانەی کە وەرەگێڕێت و چاپ بکرێت. دەستخۆشکا کردەڵام گەشتینە کۆتایی تەوەرەکە لە کوی ئەو قسانی کە باسمان کرد لە سەرەتای قسەکان هەتا ئێستا هەرچەند کەمکەمە یا بڵێ مەوجا باسمان لە گرنگیەکانی خوێندنەوە کرد و باسمانەوە کە چی بکرێت بۆی کە خوێندەوە ئەگەر ئێستا کورتیکەینەوە بە چەند خاڵێک بۆی کە خوێنەر گرنگی بە خوێندنەوە بدات چی بکرێت بۆ ئەوی کە ئێمە لە ناو کۆمەلگای کوردیدا خوێندنەوە بکەین بە کللتور. باڵێ پێشە شتێ خوێنەر بڵین کتێب خۆشەویستکەین لای خەڵک باش ینی نەبینە دوژمنی کتێبیان ئەلەقل جیاتی نەکەین. دوو هەوڵ بین لە ماڵەکانە کتابەت دایک و باوک کتێب خۆشەویستکە لای مناڵەکانی بڵین هانی مناڵەکانی با کتێب بخوێنێتەوە باشترەکە تاوکو بڵین خەریکی تەلەفۆن بێ. پاشان لە دەرەوەش سیستەمی خوێندن لە قوتابخانەکان هەر لە قۆناغی سەرەتایی بۆ دواتر گرنگی بە کتێب خوێنەوە بدرێت وکو ئەوانی کە لە ئەمڕۆ لە ئەوروپا هەیە دواتریش بڵین حکوومەت مەسەڵەن هانی نووسرا ماتانی وەرگێڕبات هاین دەستگاکانی چاپ و پەخشبات کە بۆی کتێب چاپ کرێت. دوایەوە بڵین لە شوێنە گشتیەکان مەرجنەی هەر حکوومەتیش باسی عیادەکانمان کرد مەسان لە بازاڕەکانە لە کۆمپانیەکانە لە ئۆفیسەکانی ترە سەرهانی ئەوانە بدرێیان کتێبخانەی کچووکیانە بەیان ئیشتراک بکەنەوە لەگەڵ ڕۆژنامەکان لەگەڵ گۆڤارەکان بۆی مەسەڵەن لە شوێنە گشتیەکانە کتێبە بێ خەڵک کتێب لە بەردەستا بێت نەگێکسەر بڕوا و خەریکی تەلەفۆن و ئایفۆنوانە بێت. دوایەوە لە هەمان کاتیشدا سوود و قازانجی کتێب خوێندنەوە بۆ خەڵک دیاریکەین و زەرەرەکانی نەخوێندنەوەی چییە و زەرەرەکانی اعتیمادکردن لەسەر تەکنەلۆژیای مۆدێرن بە تایبەتی تەلەفۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمە هەم لە ڕووی سەحیەوە خراپە ئەگەر زۆری فراتی تیا بکەیت من لەگەڵ دژیان تەکنەلۆژیانی نامایەوە کاریگەری تۆ هەمیشە لەسەر فەیسبوک بی تۆ میشە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بی خراپە لە ڕووی سەحیەوە خراپە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خراپە کە تۆ دابڕی و دوجاریش بڵین ئێمە وا بکەین کە ئەم کتێب بیکەینە کولتور. تەمان پێش چەندین ساڵ لەمە پێش نووسەر وەرگێڕی بەتوانە مامۆستا حامد فەریق حەسەن کتێبێکی نووسی بەناوی بە کولتورکردنی خوێنەوە ینی گرنگ ئێمە بیکەینە کولتور و هەوڵ بین ینی ئەلەقل لە بەشێکی هەر لە ناو نووسەران و ڕۆژنامە نووسانی شاوێ بڵێ هاان دووبارەوە بینەوە کە کتێب خوێنەوە و کتێب خۆشەویستە. دەستەکانە خۆش بێ کاکردەڵان سپاسمان دومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت و ڕوونکردنەوەکانە سپاس ئەردەڵان عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕن سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبووی. بەڵێ ئازیزانە چینە لای یەکێکی تر لە بڕگەکانمان کە هاوکار